دروستکردنی دۆشەکی کوردەواری پیشەیەکی کۆنە و بەدەگمەن ماون ئەو کەسانەی درێژە بەم پیشە کۆنە دەدەن. هەدەسی پێکەی نەیدوێ. بەڵام نەوزاد ئەسعەد ئەم پیشەیی لە باوکیەوە بۆ ماوەتەوە کە سەرووی 50 ساڵە خۆی و باوکی سەرقاڵی ئەم پیشەیەن و هێشتا لێیدا نەبڕاون. ئەم پیشەی باوکمە لە ساڵ هەفتاگان لە خانەقین ئەم ئیشە کردووە. منش لەبەر دەستی مناڵ بوومە کات خۆی فێر ئەم ئیشە بوونە تا ساڵ 82 هاتین سەکەلارە لە کەلارێ بەردەوامە بووە لە بیشەوە لەگەڵ باوکمە باوکم پیر بۆ اختیار بوو نەیتوانی ئیسا بۆ من ماسەوە منش لەگەڵ ئەم ئیشە هەر بەردەوامم ئەمە چەند ساڵە ئەم ئیشێکی قەدیمە ئیشێکی طبیە هەنە یانم چۆن بێژێ ئیشێکی کوردەواریە قەدیمە خەڵک زیاتر پێ خۆشە لەگەڵ ڕاتین ئەمە چەند ساڵە ئیشلیەکەین و خەڵک ڕوومەتیەکە و شتەکانش هەیە دۆشەکە ئەمە دۆشک جودەلیە پێژن من ئەیکەم دۆشک بەرزیش هەیە سەنیای کوردی هەیە سەنیای پان هەیە ئەم ئیشی لە لێفەش جاران لێفەمان ئەکرد بەس ئیسە لێفەن ماوەیەگە نایکەین لەبەر ئەوە خەڵکەوەنە ڕەغبەتی نییە لە لەیفەوە. نەوزاد هێشتا تەرازوە کۆنەکەی بۆ کێشانی لۆکە بەکاردەهێنێ. ئەو مەکینەشی کە بەکاری دەهێنێت 46 ساڵ لەمەوبەر کڕیویانە و هێشتا بەکاری دەهێنن. ئەم مەکینە پارەی حوشێکی بردووە حوشی لە بەغداد قوتعی کامل بسەرەتات بۆ 500 دینار و کاتە ئەی باوکم وتما بچوو دیرە خانیەک بسێنی بچینە ناوتی ئەی کوڕم تو ئیشەکە زەرورترە نانەکە معیشاتەکە ژیانەکە دەوەزەرتورە تا ماڵەکە ئەمە ئەسێنی من جیاوازواری شەکەممە بەس نەمازانی ئەمان سند دوای ئەوە دیە ماڵ شووەبان ئەمە 500 دینار و کاتە دریاسە ئەمە پارەی خانیک بۆ لە بەغا. هەرچەندە هاوردەکردنی دۆشک و سەنیا لە ئێران و چین و وڵاتانی ترەوە خواستی لەسەر بەرهەمە خۆماڵیەکانی نەوزاد کەم کردوتەوە چونکە نرخەکەیان هەرزانترە. بەڵام هێشتا بەرهەمەکانی کڕیاری تایبەتی خۆیان هەیە. والله مەسەلەی دۆشک حەسەب تەڵەب و ئیشەکەی ئەمڕۆ من سەتوانم خۆم تایوارە 6 دانە 7 دانە لەمە دروست بکەم بەس حەسەب تەڵەبە ئیشەکە ئەگەر بێ و خەڵک داوا بکە توانی مەسەلەن 5 تا 6 لەبەرەوە تۆزی ئەمە عەزەتی زۆرترە وەک لێفە ئەدوریە ئەی سەتوایە ئیسە من هەیە جارجار لە حەڵەجۆتێن لێرە داواکەن عادیۆ کە سەنیا کابرا سەر سەنیا کوردەکانم کرد 12 سەنیای برد بۆ بەسرا لە گورەی ئیشەکە سیرەکە کابرا چاوەکەوی لە ئیشەکە دڵێگرێ داواکە ئەگەر حاضر بێ پێیدی ئەگەریش نوێ بۆی دروستەکەین و بەخوا بە دۆشەکەم بردنە بۆ سلێمانی بۆ حەڵەبجە بردنە بۆ بەغا بردنە دی لە گورەی سیرکردن ئینسان سێ شتێکە و دڵێ ئەگرێ و عەقڵێ بڕێ و هیسێنێ. نەوزاد بەردەوامە لە درێژەدان بە پیشە دێرینەکەی بڕیاریشی داوە دەستبەرداری نەبێت سەرباری ئەوەی زۆری دۆشک و سەنیای هاوردەکرا و کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی خواست لەسەر بەرهەمەکانی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.